خۆشەویستان هەمومان نەخۆش دەکەوین یان ئەوتان نەخۆشمان هەبووە و دەزانین کە سەردانیکردنی نەخۆشش لە ئاینی ئیسلامدا زۆر گرنگی پێدراوە بە جۆرێک دەوترێت کاتێک سەردانی نەخۆش دەکەیت ئەوە هەموو مەلایەتکرانی خۆی گەورە نزاد بۆ دەکەن لەبەرەوەی کە تۆ سەردانی نەخۆشێک دەدەیت دڵی دەدەیتەوە بەڵام زۆر جار بە پێچەوانەوە لە جاتێکی کە دڵی نەخۆش بیتەوە بێزاری دەکەیت لەبەری ئادابەکانی سەردانیکردنی نەخۆش نازانی و ڕەچاوی ناکەی ئەمەش ناڕەحەتیەک لای نەخۆشەکە دروست دەکات بۆیە دەبێت کاتێک دەچی کۆمەڵێک شت هەیە جێبەجێ بکەی و بگومان ئەمەش لەلایەنی ئەتەکێت و تان لەلایەنە زانستیەکانی شەو گرنگی پێدراوە بۆی کە کاتێک دەچینە لای نەخۆشێک چین لە نەخۆشخانە بێ یاخود لە ماڵەکی خۆی دابێ گرنگی با کۆمەڵێک لایەن بدین کە پەیوەندی بە تەندروستی نەخۆشەکەەوە هەیە و نەبینە بارگرانی بۆی بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان دڵی بێنەوە بارودۆخی باشتر بکەین بۆی کە زیاتر دەربارەی بەسەرکردنەوەی نەخۆش و ئادابەکانی بزانین میوانداری شاڵاو حەسەنمان کرد و مامۆستای زانکۆ و ماستەر لە بواری ئەتەکەت مامۆستا شاڵاو بەخێر و سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس ممنونم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە مامۆستا لایەنی ئەتەکێتەوە چۆن پێناسەی ئەتەکێتی سەردانیکردنی نەخۆش دەکرێت زۆر باشە سەرەتا پێشەوەی باسی ئەوە بکەین پێویستە بزانین ئەتەکێت چییە ئەتەکێت بریتە لە کردارێک کە بە پێڕەوکردنی کاراسانی بۆ خۆت و بۆ کەسانی چواردەوروبەرتەکە یعنی کردارێکە خۆ دەنجامیەدەی بەڵام لە هەموو شوێنە جیاوازەکانە لە شوێنە بۆ نمونە ئەتەکێتە کۆمەڵایەتیەکان کە ئەمڕۆ ڕەنگە سەرنجی بخەینە سەر وەکو ئەتەکێتە کۆمەڵایەتیەکان ئەو ئەتەکێتانن کە ئێمە بەر خەڵکێکەکەوین جگە لە کەسانێک کە یان ناسین وەکو بۆم لە مۆڵەکان نەخۆشخانەکان هۆڵەکانی وەرزش هەموو شوێنە جیاوازەکانی تر بازار ئەتەکێتی سەردانیکردنی نەخۆش لەوانەیە بەڵام ئەبێتە بە شێوەیەکی گشتی بۆی زۆر لای بینەرانی بەڕێز و ئێوەی بەڕێز ڕوون بێت ببێتە سێ بەش ئەتەکێتێک بۆ ستافی نەخۆشخانەیە ئەتەکێتێک بۆ نەخۆشەکەیەوە ئەتەکێتێکیش کۆمەڵێک ئەتەکێتی شێ بۆ ئەو کەسانن کە لەگەڵ بەڵێ لەگەڵ نەخۆشەکەیان زۆر باشە ئادابەکان چی لە خۆ دەکرێت زۆر باشە ئێمە بە پێشتر ئاماژەمان یا بەوەی کە پێشتر من خۆم ئاماژەم یاوە بەوەی کە ئەتەکێت سەردانیکردنی نەخۆش چۆنە لە نەخۆشخانە و لای نیشا ئەم جارە زۆر بەلامەوە گرنگە کە کۆمەڵێک ئەتەکێت باسکەین بۆ ستافی نەخۆشخانەکانیش پێش هەموو شتێک پێویستە کاتێک کە ستافی بڵین نەخۆشخانە بۆی کە لای بینەرانی بەڕێز بابەتەکە زۆر ڕوون بێ کاتێک کە سەردانی بڵین کاتێک بۆرە کاتێک کە سەردانی نەخۆشێکەکەین لە ماڵەوەیە لە نەخۆشخانە پێویستە کۆمەڵێک ئەتەکێتی پێوی پابند بین پێش هەموو شتێک پابندبوونە بە کات مەبەستمان چییە لەم هینە پێویستە بزانین چی کاتێک دیاری کراوە بۆ سەردانی نەخۆش ینی بۆ نمونە نەخۆشخانەکان دایان ناوە ساعات بۆ نمونە ئەمەنە بۆەوەنە سەردانی بڵێن نەخۆش بکرێت پێویستە لەم کاتانەیە سەردانی نەخۆشخانە بکرێ یان نەخۆشەکە بکرێ و پێویستە پێشەوەی سەردانی نەخۆش بکرێت تەلەفۆن بۆ کەسوکاری نەخۆشەکە بکرێ یان بۆ کەسی نەخۆش بکرێ بۆچی لە هەندێک بارودۆخە کەسی نەخۆش یان بڵێن نەخۆشەکە ڕێگە پێدراو نییە کەس ببینێ بۆ نمونە جۆرێک بڵێن لێزەری بۆ کراوە جۆرەشتی بۆ کراوە ڕادیشنە لە شیا هەیە کۆمەڵە شتێ پێویست ینی بڵێن ڕێگە پێدراو نییە کە کەس ببینێ بابەتێکی تر کە پێویستە پێوی پابند بین بابەتی وتمان بڵێن بابەتی بەکارهێنانی مۆبایلە لای نەخۆش زۆر گرنگە کە کاتێک سەردانی نەخۆشەکەین ئێمە ئاگاداری ئەوە بین کە نەخۆشەکە بێزار نەکەیت چونکە ئەو کەسانی کە نەخۆشن حوسەلایەن کەمترە لە خەڵکێکی ئاسایی بۆیە زووتر بێزارە بن زۆر گرنگە کە مۆبایل ئەوەنە بەکارنهێنین یا بە سەوتی بەرز گوێ نەگرین یا بڵێن گوێ لەو ڤیدیۆ لەو شتانە نەگرین کە سەیریان نەکەین و کاتێک تەلەفۆنی کشمان بۆیە زۆر بە کورتی تەلەفۆنەکە ببڕێنینەوە چونکە لە هەندێک بارودۆخە ئەکرێت لە بەتایبەت لە نەخۆشخانە حکومیەکانە بڵێن نەخۆشەکەمان لە قاوشێک کابێت چەند نەخۆشێکی تریشی تیابێ ئەکرێ بۆم لە نەخۆشەکەی ئێمە نەخۆشێکی سادە بێ بەڵام نەخۆشی تەنیشتمان لەوانەیە نەخۆشێک بە پێویستی زۆر بە پشوو بێ بابەتێکی تر کە پێویستە زۆر پێوی پابند بین بابەتی ئەوەیە کە زۆر گرنگی بە پاکوخانی خۆمان بین کاتێکە چینە لای نەخۆش لەبەرەوەی سیستمی بەرگری کەسی نەخۆش لاوازە پێویستە ئێمە بە هیچ شێوازێک شتێک نەکەین کە ببێتە هۆی ئەوەی کە کەسە کە سیستمی بەرگری
تێک بچێت یان بەهۆی ئێمەوە خراپتر ببێت. یعنی جاری وایە سەردانی نەخۆشەکان ڕێکیان ئەم لای ماچەکەن و تەوقەی لەگەڵاگەین بەڕاستی لە حاڵەتێکا کە ئەو کەسە نەخۆش بێ ڕەنگە پێویست نەبێت ضرور نەبێت لەو حاڵەتەیە نەخۆشیێکی بۆ بگازرێتەوە. ئەکید بە دڵنیاییەوە ئەم شتەوایە و زۆر جار بەپێی بڵێن ڕێنمایەکانی ئەتەکێت ئەگەر تو هەڵامەتێکی بەسیتیشت بوو یان سەربابوونێکی بەسیتیشت بووە باشترە سەردانی نەخۆش نەکەی. بۆچی؟ لەبەرەوەی بۆ نمونە بەشێک لە نەخۆش ئۆپەرێشنێک یا عملیاتێکی بۆ کراوە تەقەڵ بەجستەوە هەیە ئەگەر بێت و بۆ منە تووشی کۆکەیەکی بەسیتی بکە یان هەڵامەتێکی بەسیتی بکەی بۆ ئەو زۆر قورزەوەستێ و ئەتەکێتێکی تر کە پێویستە پێوی پابند بین کاتێک کە سەردانی نەخۆشەکەین ئەوەیە کە بە هیچ شێوازێک لەسەر بێدی نەخۆش یا لەسەر جێگەی نەخۆشدانە نشین. بۆچی؟ ئێمە لە دەرەوە هاتوین ئەکرێت جەستەمان بەکتریایان ڤایرۆز یا شتێک کە ببێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە حاڵی خراپتر بکات جگە لەوە کۆمەڵێک نەخۆشەیە کە عملیاتی بۆمە لە پشتیا بۆکرێت لە بەربڕەکانی پشتیا بۆکرێت پێویستە ئەو بێدی کە لەسەری دانیشە بە هیچ شێوازێک باڵانسەکەی تێک نەچێت. بۆیە زۆر گرنگە کە کاتێک کە سەردانی نەخۆشەکەین ئەم شتان ڕەچاو بکەین. بابەتێکی تر ئێمە کاتێکە لەگەڵ نەخۆشین زۆر گرنگە کە دەستکاری ئەو جیهاز و ئامێرانە نەکەین کە دانراون. ئەگەر پێویستی کرد لە هەر دۆخێکا پێویستە کە کەسانی تایبەت کە لە نەخۆشخانەکانە ئیشەکەن ئاگادار بکەینەوە بۆی ئەوان بێن و بابەتێکی تر پێویستە لە خۆمان و ڕێگە بە خۆمانین نەخۆش داوای لێ بکەین هەڵبستێ پیاسەیە بکە یان ڕێی خۆمان لەسەر چارەسەرەکان بڵین و ئەو بابەتانە باس بکەین کە خۆمان پێشتر سوودمان لێبینیەوە یان زیانمان لێبینیەوە چونکە ئەم بابەتانە بابەتێکن لە کەیسێک بۆ کەیسێکتر لە بابەتێک بابەتێک ترە گۆڕێ کە ئەمانە هەمووی ئەکرێت بەهۆی هەڵەیەک یا قسەیەکی ئێمەوە زەرەری زیاتر بە کەسەکە بگەێنێ. بابەتێکی تر ئەوەیە کە پێویستە بابەندی ئەو ڕێساوی یاساییانە بین کە نەخۆشخانەکە دایناوە. بۆ نمونە ڕێگە پێدراو نییە گوڵ ببەرین بۆ نەخۆشخانە، بۆ نمونە ڕێگە پێدراو نییە خواردن بەرین بۆ نەخۆشخانە. پێویستە پێوی بابەند بین چونکە لە دۆخێکا تۆک و سەردانیکەرە چی لە دۆخێکا خۆت نەخۆشی لەوانەشە خۆشت نەبێ برایەکت لە نەخۆشخانەیەک لە بەشی پێشوازی بێ. بۆیە زۆر گرنگە کاتێک کە سەردانی نەخۆشخانەژەکەین لە خۆمانەوە قاوشە جیاوازەکانی نەخۆشخانە نەگەڕین، بچینە بەشی پێشوازی، بزانین کە نەخۆشەکە ئێمە لەکوێیە، بە دیاریکایی بچینە ئەو قاتیان ئەو بەشەی کە ئەو نەخۆشی ئێمەی لێیە بۆی کە نەبێتە هۆی شڵەژان و قەرەباڵغی و هینێکی زۆر. بابەتێکی تر خواردنی کەسی نەخۆشە چونکە بەشێک لە زۆر جارەکرێت خواردن بهێنن بۆ نەخۆشەکە بەس نەخۆشەکە لەو کاتەیە بۆی نەخورێت یا شتێک بە زۆر گرنگی ئێمە لە خواردنە نەخۆین. بۆچی؟ لەبەرەوەی لەوانەیە دوای سەعاتێک یان دوای ماوەیەک تر ئەو کەسە حەز بکات شتێک بخوا ئێستا ئیشتی های نەبێ. بۆیە ئەمەش زۆر گرنگە. و بابەتێکی تر کاتێک ئێمە لای کەسێکی نەخۆشین کاتێک کە پزیشک سەردانەکە یان پەرستارەکان سەردانەکەن پێویستە ئێمە وەکو ئەو کەسێک کە لەگەڵ کەسی نەخۆشەکەین پێویستە ژوورەکە جێبهێڵین. بۆچی؟ تایبەتمەندی بین بە نەخۆشەکە لەوانەیە ئازارێکی هەبێ لەوانەیە شتێکی تایبەتی هەبێ پێوێ بە پزیشکەکەی بڵێ ڕوبەڕوو بەڵام ئێمە کە لەوێ بین لەوانەیە شەرم کا لەبەر ئێمە و زۆریش گرنگە پابەندی کات بین. نەخۆشخانە شوێنێکە هەم بۆ خۆشی و هەم بۆ ناخۆشی خەڵک ڕوویتەکە. مەبەستمان لە چیە لەم شتە؟ هەنێک خەڵکەیە بۆ مناڵبوون ڕوو لە نەخۆشخانەکە، هەنێک خەڵکەیە خوانەخواستە عملیاتی قورس و ناخۆشی هەیە. بۆیە کاتێکە بۆنەیەکی خۆشیشمان هەیە شتەکە زۆر دراماتیکی نەکەین و نەبینە هۆی ئەوەی کە ئێمە تەنها ینی خۆمان بخوێنینەوە. لە ڕاستیە زۆر ئەتەکێتی تر هەیە. زۆر باشە. بڵێ مامۆستا ینی ئێمە بەڵێ کۆمەڵگەیەکین ئەم ینی پاشخان و باگراوندێکی باشی ئیسلامەتی و دینداریمانەیە کە ئەمە واکە تاکان بەدەم یەکەوە بچن و هەر لە کولتوری کوردەواری خۆشمانە بەدەم و هاتنێکی زۆرە بەڵام زۆر جار ئەمە بە غەڵەتی بەکارین. بۆ نمونە نەخۆشێک کە لە نەخۆشخانەیە ئایا پێویست بەوە کە ئەسڵ ئێمە سەردانی بکەین یان بە تەلەفۆنێک لەگەڵ ئەو کەسێکە مڕافقێتی کەسە نزیکانی قسە دەکەین هەر کاتێک دەرچوو چووە ماڵەوە ئەو کاتە سەرداریکەن. ئەمە یەک دوو جیاوازیەکێ لە نێوان خەڵکیە لە مامەڵەکردنی لەگەڵ نەخۆشخانەکان. بۆ نمونە کاتە نەخۆشخانەی گشتیە
خۆ دەزانی زۆر کەم هێڵن خەڵک بچێتە ژوورەوە بەس کە نەخۆشخانەیەکی تایبەتەوە ئەڵێ پارەم ماوە بڕۆم پێ بکە لە هەندێک لە نەخۆشخانانە کە ئەچی بۆ لای نەخۆش ئەبینی ئەوەندە خەڵکی لێ ئێوارە لە ڕاڕەوەکە سفرە داخراوە و تەرتیبات و اینمە بەسم لەوەیە ئێمە تێگەیشتوین لە مەهامی نەخۆشخانە و نەخۆش چییە بە شێوازێکی گشتی بەداخۆ لەوانەیە باش تێنەگەیشتە بین چونکە وەکو بەڕێز باست کردوەکو دەرەنجام یاوەکو ئاوت کەم ئەبینین کە لە نەخۆشخانەکانی خۆمانە لە تایبەتی و لە حکومیەکانیش ئەم گرفتانەمان هەیە بەڕاستی ئەمە پێویستمان بەوە هەیە چونکە وەک بەڕێزت فەرمووت لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەشێکی زۆر هەر لە گوگڵی سێرچ بکەی ئەتەکێت لە ئاینی ئیسلامە زۆر لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێکراوە بۆیە ئێمە پێویستە وەکو زانستێک لی نەڕوانین کە لە ئەوروپیەکانەوە وەرمانگرت بەڵکو ئێمە پێش 1400 ساڵ ئەم زانستەمان بۆ نووسراوەتەوە من زیاد لەوانەیە بتوانم ئێستا هەفتە ئەتەکێت باس بکەم کە لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێدراوە بەڵام ئێمە پێویستە بگەڕێینەوە سەریان و پەیڕەویان بکەین وەکو بەڕێزت باست کرد ئێمە بەڕاستی گرفتێکی زۆرمان هەیە لە نەخۆشخانەکانەوە بۆ نمونە بۆیە وتمان ئەتەکێت بریتیە لە کار ئاسانی کردن تۆ گەر یاسایەکیان دانا پێوی پابند بووی ئاسانکاریەکەی بۆ ستافی نەخۆشخانەکە و کاتێکیش تۆ نەخۆشی ئەگەر کەسانێک لەر نەخۆشخانەکە کارەکەن ئەوانیش پێڕەوی کۆمەڵێک ئەتەکێت بکەن زۆر گرنگە کە ستافی نەخۆشخانەش هەمان شت کۆمەڵێک ئەرکەیە لەسەر شانی بۆ نمونە بابەتی هایجین یا بابەتی پاک و خاوێنی زۆر گرنگە چونکە ئەم کەسانی کە لە نەخۆشخانە ئیشەکەن و پەرستارانە و پزیشکانە ژوورە جیاوازەکانەکەن قاوشە جیاوازەکانەکەن پێویستە کە زۆر گرنگی بە پاک و خاوێنی و لایەنە تەندروستیەکەی بن و بابەتێکی تر ئەوەیە کە زۆر لە نەخۆش نزیکەکەونەوە بۆ ئەوەی کە هەمیشە بۆ نوبەرامێکی خۆشیان هەبێ کە وەک هەر ئاماژەمان پێکرد لە ئاینی پیرۆزی ئیسلامیشە ئاماژەی پێدراوە پێویستە هەمیشە پاک و خاوێنی خۆیان ڕابگرن بابەتێکی تر ئەوەیە کاتێک کە سەردانی نەخۆشەکەن ڕاستە نەخۆشەکە لای ئەوان میوانە بەڵام هەموو کەسێک تایبەتمەندی خۆی هەیە بۆیە کاتێک کە ئەچیتە ژووری نەخۆش پێویستە لە دەرگا بدرێت و کاتێک کە ژوورەکە جێ هەڵڕێ پێویستە دەرگاکە دابخرێتەوە چونکە نەخۆشێک لەوانەیە بە تەنیا بێیان کەسێکی لەگەڵا بێ کەسێکی بە تەمەنی لەگەڵا بێ هەموو لە حسەیەک نەتوانێت هەڵبسێت دەرگا دوای پەرستارەکە دابخاتەوە بابەتێکی تر ئەوەیە کاتێک کە وەکو ستافی نەخۆشخانە قسە لەگەڵ نەخۆشەکرێ پێویستە بابەتی ئای کۆنتاکتی لەگەڵ هەبێ یان سیرکردنی چاوی هەبێ مەبەستمان لە چییە بۆ نمونە کاتێک کە هەر کەسێکمان قسەی بڵین قسەی بۆ کرێ بەڵام ئای کۆنتاکتی لەگەڵ ناکریان سەیری چاوی ناکرێت زۆر ناتوانێت باش پایامەکەی بگەێنێ نەخۆشی شەمان شتە زۆر گرنگە کاتێک کە پزیشک یا پەرستارە بەڕێزەکان یا پزیشکە بەڕێزەکان گوێ لە نەخۆشێکەگرن سەیری چاوی بکەن وەختی بۆ تەرخان بکەن یعنی وەکو کارەکە وەک کەیسێک نەیبینن وەک کەیسێکی نەخۆشی وتاوە وەکو مرۆڤێک مامەڵی لەگەڵا بکەن و ئەم ئەتەکێتێکی ئێستا باسیەکەم هەم بۆ سەردانی کرد گرنگە هەم بۆ پزیشکانیش گرنگە کاتێک کە نەخۆش چاوی داخات مانای ئەوە نییە کە گوێەکانی ناویستێ بۆیە زۆر جار پێویستە حەزەر بکەین لەو شتەی کە ئیڵین چونکە هەم لایەنە دەرونیەکەی نەخۆش و هەم لایەنە بڵین ئەوەی کە حاڵەتە نەفسیەکەی و تەندروستیەکەی وایە کە زۆر هەز بە زەعیفیەکە بۆیە گەر شتێکی زۆر بەسیتیشی هەبێ زۆر بە قورس وەریەگرێ بۆیە زۆر گرنگە بەڕاستی هەم بۆ ستافی نەخۆشخانە هەم بۆ کەسانێکە لەگەڵ نەخۆشن ئەوە هەم نەخۆشیش خۆی پێویستە پابندی بۆ نمونەیەکێک لە ئۆتەکێتانە ئەوەیە کە پابندی بۆ چارەسەرانە هەبێت کە پزیشکەکە بۆ نووسێ چونکە ئەویش ئەگە پەیڕەوی نەکایان پابندی ئەو ڕێکارە نەبێت کە نەخۆشخانەکە دایناوە لەسەر بابەتی باست کردانی قسەکردنەکە مامۆستا زۆر جار ینی خەڵک کاچێتە ژوورەوە بۆ لای نەخۆشدا چ لە نەخۆشخانە بێ یا لە ماڵەوە بێ هەندێک قسە هەیە ناپێویستن پێویستیان ینی زەرەری زیاترەوە گەڵەوە لە قازانج بۆ نەخۆش ینی پێویست ناکا بۆ نمونە تۆ باسی یا لەگەڵ مرافقێکە باسیەوەکی وڵا فڵان کەسیش ئاوە بەڵام فەقیرە مرد نازم فڵان کەسیش ئاوە بوو ئاوای لێهات ینی ئینسان بتوانێ قسێ بکە کە ئەمەلی تیابێ کە ژیانی تیابێ کە وەکو بڵێ ئارامی دڵ و دەرونی تیابێ هەتا مامۆستا لەسەر و بابەتی ینی وتت مەرجنی ئەوەی چاوی داخرابێ جۆشی هەتا ئەڵەن بەشێ لەو نەخۆشانەی کە لە چاودێری چڕن لە کۆمایان بەڵێ تو وازانی بێوەشە بەڵام بۆی هەیە ئەم کەسە
ینی لە ناخە ئاگای لە چواردەوری بێت چیە گوزەری قسەکان بەزەم ناتوانێت ڕێکتی هەبێ بۆیان جا زۆر گرنگە ئەو قسانەیان ئەو قسانە چین باشەکە ئینسان لای نەخۆش ئەیکا سێمە لایانی پیرۆزی ئیسلام وڵێ دوعای بۆ بکە کەم لای دابنیشە و چۆنەڵی چەند نمونەیەکی بۆ بێنەرەوە کە فڵان کەس و فڵانە کەس و فڵان کەسی خزمی ئێمەش هەمان نەخۆشیانە بوو سپاس بۆ خۆیان سەبە پێوەن و خەریکی کار و کەسابەتی خۆیانن بەڵێ زۆر سپاس بۆ سەرنجەکەت ڕێک وایە بەڕاستی پێویستە ئێمە هەمیشە قسەی ئەرێنیانە بکەین چونکە زۆر جا قسەی نەرێنی زۆر کاریگەری لەسەر تەندروستی نەخۆشەکە ئابێ لێکۆڵینەوەکان سەلماندویانە کە لایەنە دەرونیەکە زۆر کاریگەری لە پرۆسەی یان خێرا چارەسەرکردنی نەخۆشەکە هەیە بۆیە زۆر گرنگە سەرەتا پێش هەموو شتێک زۆر دانەنیشین چونکە نەخۆش حوسڵەی ئەوەی نییە کە ئەو مناقەشە زۆرەمان لەگەڵ بکە دوو بەڕاستی خۆمان لە کۆمەڵک بابەت بپارێزین وەکو بابەتی بۆ نمونە مناقشاتی سیاسی تۆ دەنگی بە کام حیزب ئەو لەگەڵ کام حیزب ئەو پشگیری کامیانەکات چونکە لەگەڵ هەموو گفتوگویەکی سیاسیە ئۆتۆماتیکلی بابەتی دابەشبوون دروستە بێ من لەگەڵ ئەمایانم تۆ لەگەڵ ئەمایانی ئەو لەگەڵ ئەویانە یەکسەر مناقشەکان گەرموگوڕە بێ دەنگ بەرزکردنەوەی تیا بێ ئەو کەسانش کە ساغن گرفتیان نییە حوسڵیان هەیە بەس ئەو کەسانی کە نەخۆشن ئەم تااقەتیان نییە بۆیە زۆر گرنگە بەڕاستی پابندیەوە بین و هەمی شەش پێویستە قسەی ئێرەنیانە بکەین هیچ کاتێک چیرۆکی زۆر خەتەرناک بۆ نمونە بەڕاستی بمون کەسەکە لەژێر چارەسەرە بۆ نمونە قژی ڕووتاوەتەوە یان کێشی کەمی کردووە نابێ ڕاستەوە خۆ بە کەسەکە بڵێ چونکە خۆی کەسەکە ئەو درکە ناکە ئەو فەرقە جیاوازە زۆرە لە خۆیان نابینێ بۆی پێویستە ئەگەر بینیشت لی نەپرسی یعنی تەنانەت ئەم ئەتەکێتە گشتی ئەمە زۆر جار ئەمەژەمان پیاوە کاتێک کەسێکت بۆ ماوەیەکی زۆر نەبینیەوە ئەی بینی گۆڕانێکی زۆر بەسەریا هاتوو ئەگەر وەرزشی کرده بوو ئەگەر هەر شتێکی کرده بوو پێی مەڵێ بۆ لاتوە تا خۆی بۆ دواز نەکە چونکە ئەکرێت لەژێر چارەسەراوای لات بێ لەشە وەرگرتنی چارەسەراوای لات بێ بۆی لە ڕاستیە ئەتەکێت نەک لە تەنها لە نەخۆشخانە و لە هەموو شوێنێکی ژیانمانە ئەتەکێت بریتینیە لەوەی کە تۆ چەتاڵێک و کەوچکێکت بەدەستەوە بێ چەتاڵێک و چەقۆیەکت بەدەستەوە بێ نان خواردنێکی فەرمی تەمان لەمەش هەیە هاوکارمانەکە بەڵام بوو هەموو بەشە جیاوازەکانی ژیانوان بە بێگومانی ئەتەکێت سود بەخشێ بوو مامۆستا شاڵاو بابەتێکی تر هەیە بێگومان باست لە سەردانیکردن کرد لە نەخۆشخانەیە لە ماڵیشەوە هەندێک ڕۆشێنی تر هەیە جار وایە نەخۆشێکەیە جیاکرێتەوە بەڵام کەسەکە هەرەڵێ من ئەبێ بیبینم کاکەین ڕەنگە ئەم کەسە نەتوانێت ئەگەر بۆ شێوازە وایە دکتۆر پێی نەئەوت کە عنی تۆ نابێم کەسە ببینی زۆر جاریش بە پێی بۆ مەتەمەنەکە ئەگونجێ من ئێمە جاروواچین بۆ لای مناڵێ جاروواچین بۆ لای گەورەیەک جاروواچین بۆ لای کەسێ نەخۆشێکی قورسی هەیە جاروە نەخۆشێکی کورتیە ئەمانەش فەرقەکەن یان ڕەچاوکردنی ئەتەکێت سەردانیکردن بۆ ماڵەوە بە چ شێوازێک بڵێن سەردانیکردنی ماڵەوەش کۆمەڵک ئەتەکێتی تایبەت بەخۆ هەیە بۆ نمونە لە هەردوو بارەکەیە مناڵ نەبڕێ باشە و ئەگەر مناڵیشت برد یان ناچار بووی پێویستە هەم نزیکی نەخۆشەکە نەکەوێتەوە هەم لەوێن نمونە بۆ مەشغوڵکردنی مۆبایل یا ئایپادەکەی نەیتەوە بە دەنگی بەرز یا ڕاکەڕاککە و ئەمانە و باشترین کات بۆ سەردانیکردنی نەخۆش لە ماڵەوەیە بەیانیانە بۆچی بەیانیانە ئەکرێت نەخۆشەکە هەر چۆنێک بەبەری بەیانێکی سەعاتێک دو سەعات خەوتە بێ وەختی بەیانیان بۆ نمونە لە دوای هەشت و نوێی بەیانی حوسڵەیەکیان تااقەتێکی هەیە پێشوازی لە میوان بکەیان خەڵکێک بدوێنێ بەس دواتر ئەو کەسە چونکە هەر لەسەر جێگەیە هەست بە بێزاریەکە و هەتاوەکو بەرەو شەوە ڕوا زیاتر یعنی کەمتر حوسڵی ئەوەیە بێ بە خێراتنی میوان و میوان بەڕێ بکە بۆیە زۆر گرنگە کاتێک کە لە ماڵەوەش سەردانی کەسێکەکەین دووبارەیە کە مهم کۆختەکەی کورد بێ بەڕاستی چونکە تۆ سەرنج بە ئەگەر هەمومان بڕۆین و هەمومان زۆر دابنیشین کاتێکی زۆر بڵین کاتێکی زۆر بۆ نەخۆشەکە ئاگرێت و کاتێکی زۆرە بات بەڵێ باست لەوە کردوتێ هەر لە سەرەتای بەرنامەکەت سێ بەش بۆ نمونە ستافی نەخۆشخانە مرافقەکان زایدن ئەو کەسانی کە سەردانیکارن ینی ئێمە با قسەیش لەسەر مرافق بکەین هاوڵی نەخۆش چ لە ماڵەوە چ لە نەخۆشخانە ئەمان ئەبێت چۆن ڕۆڵ بژێڕن لەوەی کاتێک کەسێک سەردانی نەخۆشەکەیانەکە هەم لە مانەوەیان هەم لە جۆری ئەو قسانەی ئەکرێ نەک بە عەکسەوە ئەم خۆی بەشێ بێ لەوەی کە مۆزوعەکان دامەزرێنێ و مەجلیسەکە گەرمکە و سەردانیکارەکان بڵێن
ئەمانەوە بڕۆینەوە لەنا بەخوا دانیشن جارە زۆر ئەنی ئەم بابەتەکان گەرەوە تا چەند گرنگە هاوڵی نەخۆشیش ئاگەی لە تەندروستی نەخۆشەکەی بێ بێگومان زۆر گرنگە و زۆر کاریگەری وەکو بەڕێزت فەرمووت بۆ نمونە لەوانەیە ئەویش بێزار بوو بێ ماوەیەکی زۆر لای نەخۆشەکەیە و ئەگە بژڕۆن کەسی تری لێ نابێ نازانێت چۆن وەختەکە بکوژێ بۆیە دووبارە ئێوێ مناقشەکان دوور و درێژ بکات و ئەمانە و بابەتێکی تر کە پێویستە هاوڵی نەخۆش پێوی پابند بێ ئەوەیە کە لە بری نەخۆشەکە قسە بۆ پزیشکەکە نەکە بۆ نمونە پزیشکەکە پرسیارێک لە نەخۆشەکەکە هاوڵەکەی وەڵامایەتەوە چەند جارێک ئەمە ئەکا هەروە هاوڵەکەی وەڵامایەتەوە یان هاوڵەکەی داوای لێکە بۆ نمونە بۆچی تۆزێک دانانیشی بۆچی تۆزێک پیاسە ناکەی بۆچی نایی تەڕێ ناخۆی ئەمە بۆ ناخۆی چونکە ئەمانە یان زۆر جار چیرۆکی خۆی باسەکات کە بۆ نمونە و لەگەڵ پێشتر لەگە باوکی ڕۆشتووە وڵای ئەم جۆرە حەبی خواردووی هیچ عیبی نەماوە نەپێویستی بە خەستخانە هەبوو نەپێویستی بابەتە تەندروستیەکان کەیسە تەندروستیەکان لە کەسێک بۆ کەسێک جیاوازە یعنی تەنانەت پزیشکەکان لەگە سەرنجتان نابێت هەموو یعنی پزیشکێک لەس بوارێکی ترا قسە ناکات کە بواری خۆی نییە هەر لەسەر ئەوە کە پێم خۆش ئاماژەی پێ بم پێویستە ئەو کەسانی کە لە ستافی نەخۆشخانەن یان پەرستارن کاتێکگەن بورن بڵین سەردانی نەخۆشەکەکەن ئەو دۆکۆمنتانی کە نەخۆشەکە هەیەی پێشەوەی ببن بۆ عملیات بۆ شوێنێک چەند جارێک چێکی بکەنەوە بڕاستی چونکە بەداخەوە ئەمە لە وڵاتی ئێمە چەند جارێک ڕوویاوە کەسێک بۆ نمونە ئازاری لە شوێنێکە بۆ شوێنێک تری بۆ عملیات کراوە تەوانەمە ئەم پزیشکی کە عملیاتەکە کە ئەم فایلا بینەکەیەتە بەردەستی لە ڕاستیە لە کۆتاییە پزیشکەکە لۆ ماکرێ بەڵام زۆر جار بە هۆکاری ئەو گرفتەیەکە لەسەر فایلەکە نووسراوە بۆیە زۆر گرنگە ئەم بابەتانە چێک بکرێتەوە چەند جارێک چونکە ئێمە لە کۆتاییە لەگەڵ مرۆڤێک تەسەڕوفەکەین لەگەڵ ژیان تەسەڕوفەکەین و ئەبێ ئەمەش بزانین بۆ پزیشکێک و بۆ کرێکارێک و بۆ من و بۆ هەموو بۆ ئێوە بۆ هەموو کەسێک ژیان هەر تایبەتمەندی خۆی هەیە هەر جوانی خۆی هەیە و هەموو کەسێکیش ژیانی خۆی زۆر لا گرنگە بۆیە زۆر گرنگە بزانین کە نەڵێن ئەم بۆ منە کەسێکەوتر وایە وا بوو یان بۆ منە خوا بڵین وای کرد و ئەمانە بەڕاستی پێویستە زۆر گرنگی بە ئینسان بین زۆر گرنگی بە ولایەنە تەندروستیانە بین بۆی کە هەم لە ژیانی داهاتووشە بەرپرسیار نەبین لە کوشتنی یان لە فەوتانی ناڕەحەتی کەسێک و هەم لەم دنیاشە لە کۆتاییە چی بکەین بۆی کە ئەم بنەما جوانانە هەین هەنێک کە زۆر بە سادەی لێ ئەڕوانیان ئەوە تاڵن ئەمە چ پێویستەکە کردوتانە بە بابەتێکی تر باسی ئەتەکێت و ئەم شتانەکەن بەڵام لە کۆتاییە ئەمە وەکو باسیشتان لێوە کرد لەگەڵ کاکدانایە ئەمە پەیوەندی بە ژیان و مردنی زۆر جار مرۆڤەکەەوە هەیە ینی بەناڕەحەتکردنی و بارودۆخیەوە هەیە چی بکەین بۆی کە وشاریمان زیاتر بێ و بە کەسانی تر بڵین یان ئێمە چ کاریگەریەکی هەیە لەسەر دەوروبەرمان زۆر سوپاس دووبارە پرسیاری کە بەڕێزت کرد زۆر گرنگە چونکە لە ڕاستی ئەمە ڕێگێکی زۆر قوڵی هەیە ئێمە پێویستە لایەنە پەروەردەییەکە پەرە پێبین بۆ نمونە بەڕێستان دوایم بەرنامە دوای بڵین ئەوەی کە من بەڕێیەکەن بە ڕێزێکی تریە باشی سروشتەکە لە هەر بوارێکە ئێمە باسی ئەمە بکەین باسی نەژات پەرستی باسی هەر گرفتێ بکەین ئەتەکێ دەتوانێت هاوکارمان بکات چونکە ئێمە گەر لە قوتابخانەکان ئەوانەیەکمان هەبێ بە ناوی ئەتەکێت یان بە ناوی ئاکارە جوانەکان یا ئاکاری ڕاست کۆمەڵێک شتی بڵین سەرەتایی ئەتوانین لێەوە کۆمەڵێک ئەتەکێت باس بکەین کە پەروەردەی مناڵەکە بکەین کە بۆ داهاتووی گرنگە کە بۆ کۆمەڵگاکە گرنگە بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئەم بابەتانە بکرێنە لایەنێکی پەروەردەیی و پەرەی پێ بدرێت چونکە لەلایەنی ئەمنە پاراستنی ژینگە ئێمەوە چەند ساڵە بە چەندین تەلەڤیزیۆن هاوارەکەین و ئەشبینن لە بڵین سەیرانگەکانە بارودۆخی پاک و خاوێنی و بڕینەوەی دار و ئەم شتانە چۆنە لە کاتێکات کە تۆ کە دژی ئەو شتەی بڵین کە تۆش زەرێک بەم سروشتە ئاگەێنی شوێنی خۆت خراپەکەی کە جاری داهاتوو ئەچیتەوە زۆر بەڕێز مامۆستا شاڵاو حەسەن مامۆستای زانکۆ و ماستەر لە بواری ئەتەکێت سوپاس بووی کە لەم تەوەر و لەم دەرفەتایە لەگەڵمان زۆر سوپاس خۆشحاڵ بووم